بله تماشاوان جا اونده دم هالبجاردن پارلمان کردستان هات که دستین شانکرین و هات که رد کردن و هات که پاش خستن دبل جمعی رای گشتی جهه به امید که بهم بزن بینگلو ویجاره فعلا باقی که کنکریتی و هالبجاردن بین انجام دان افدمی کات که دستین شانکرین برس کاوگردی کارگری پیش کار بجاردن مکتب سیاسی پارتی دموکرات کردستان الاستودیو دیرمه کای کار تو بخیراتی تو زانی یعنی دم که زوره هالبجاردن پارلمان کردستان اللي سردمي خويا صيب سرفتويه بريارة دادگاه فدرالی و گوهرتنا یاسای هالبجاردن پارلمان کردستانی و هالواشاندنا کمیسیونا هالبجاردن راپرسیا کردستانی در انجام وی جارجی سروکاتی هرمی روچه دستی شانکر گلو هون باورن دید ویده میدهید انجام دان هون اکو پارتی چا پیش تازیلیتین او هوکارانەی کە بووە هۆی دواکەوتنی هەڵبژاردن ئەم هۆکارانەت بە تەواوی نەما یعنی پێشتر ئەوە بوو بڕیارەکانی سکالا هەبوو لەسەر یاسای هەڵبژاردن چەند سکالایەک تەقدیم کرابوو دادگای فدرالی بڕیاری لەسەردا و کۆمیسیۆن دوای ئەم بڕیارانە لەگە سەرۆکایەتی هەرێم چەند جارێک کۆبوونەوەی کردیە بۆیە ئەم ڕۆژەی دانراوە بۆ هەڵبژاردن باوەڕ ناکەم هیچ کێشەیەکی بێتە پێش هون اکو پارتی چا پیش تازیل بی بریارەتی گل وڵی ئێمە وەک پارتی پێمان خۆشە لەبەرەوەی لەگە هەڵبژاردن لە کات و ساتی خۆی بکرێت هەرچەندە تاخیر بوو بەڵام عوامل زۆر بوو کە تاخیر بوو من ئەوەی ڕۆی پێویست ناکە باسی بکەم بەڵام دیارە ئەسبابەکان بۆچی تاخیر بوو زۆر باشکاکەوە پێشتر هەڵبژاردن یەک بازنەیی بوو ئێستا بۆتە فرەبازنەیەمە هیچ گرفتێک بۆ پارتی دروست ناکات بە تەقیدەوە نەخر لەبەرەوەی هەڵبژاردننی دەی 2021 کوردستان کرا بۆ 12 بازنە نزیکەی 44 کورسی بوو پارتی توانی نیوەی کورسەکان بەدەست بێنێ نزیکەی نیوەی کورسەکان ئەم جارە لەوانەیە 4 باز نەبێت لەوانەشە زیاتر بێت لەبەرەوەی بڕیارەکەی دادگای فدرالی دەرێ بەلایانی کەمەوە 4 باز نەبێت دەبێت کوردستان هیکی شوان پرزگیریکان کو پارتی اصرار بکو او رونادت لرودا مجارا هلوشاندنا کرسیین کتابو البته چند پرزگیری که جدیه بەڕاستی ئەمە دوو فەخێکی تەواوە ئەوەی دادگای فدرالی کردی من سەیرم پێێ لە هەڵبژاردنەکانی عێراق پارێزگای دوهۆک کۆتایەکی مەسیحی بەبەردەکەوی بۆ نە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆتای مەسیحی نادەنێ یعنی ئەمەی عێراق کردی یعنی بانێکە و دوو هەوە لە عێراق کۆتامان هەیە کۆتای زیدیمان هەیە شەبەکمان هەیە سابای ئەو منداینیمان هەیە کوردی فەیلیمان هەیە و هەموو ئەو کۆتایانە ئەگەر لە دوایین هەڵبژاردن تەمەشا بکەین زۆربەی کۆتاکانی عێراق کە لە عێراقن لە بۆ کەمە نەتەواتەکان دادراینە جەماعەتی حەشدی شعبی ئەوانە بردیتیانەوە بەێ زۆر باشە ماوەکانی داهاتوویتر هەڵبژاردنە ئامادەکاریەکانی ئەوە تاوەکو و کاتە ئەنی تەواو ئەبێ توان ئامادەکاری تەواو بکەن والله بنسبة إما دائما مستعدين لبو هالبجاردن إما وق معملين مستمر دبي إيش كانوا خوما بكين هم كات حساب دكين بياني هالبجاردنا بلام أما ذكاري كوميسيون جرنجا كوميسيون إيشو كارا كان يركوبك كوايكش وان ما بس هالواشاندنا كوتايان اوان وسط بتاع آليين تجوز كلاي كوابه پشتبانيا بارتي دكان يعني همو هولين آلیندن او کو پارتی لاواز بکن بیجاره بسقل جاران و نچیتا پارلمان کردستانی گلو هم خواب باورن کو هالبجاردن بیجاره پارلمان کردستانی مینا جاران دیبه کا خوی امان او بریارانی کوتا اوانیس کالان کرد بو هموی لپارلمان لا ارشیف ما همویان بباله دنجیان بوده همویان کرزکانی کوتا اوان زیادیان کردوا ئەوان پشتگیریان کردووە ئێستا ئەمڕۆ لایەن پەشیمان دەبنەوە وەڵا پشتگیری لە پارتی دەکەن ئەمە بەڕاستی هەمووی بوختانەوە هەمووی قسەی بێمانایە لەبەرەوەی کۆتایەکان دەزانن ئەوەیە پارتی ئەمانی زیاتر داینێ لە ژیانێکی خۆش دەژێن کەس ئەوەیان لێ ناکە بۆی ئەوانی پشتگیری پارتی دەکەن لە نوتودیە حتەنها چەند جاران هەڵبژاردنها نەکردن پارتی پڕانی بوو لە پەرلەمانی کوردستان حتا هەڵبژاردنان بەری خۆڵا پێنجەم پارتی بقدر نوتودیه بگومان کرسی برنو کسخل جماوری که نوا پارلمانی نفسای هم باورن دوان همو گوارتن و گوارتن دا درست بونا پارتی نو بره نو پارتی بکار بی بیجاره همان سقل خو پاریزی نوا پارلمانی والله هیوا منوه نک سقل خو من پاریزین برو باش تیج بروین
وەزارێ زووشە بەڕاستی یعنی تەوقعی هیچ شتێک بکەین بەڵام پشت بە تەنزیمات و پشت بە دەنگدەری ئەمەکی خۆمان و تا بە متمانیان بە پارتی هەیە ئێمە بەرەو پێشەوە دەڕۆین. زۆر باشە لابردنی کۆتاکان هیچ کاریگەری لە سەردەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان نابێ بۆ پەرلەمانی لابردنی کۆتاکان دوور و نزیک علاقەی بە پارتی دیموکراتی کوردستانەوە نەبە کۆتای تورکمانی خەڵکی تورکمان بەڵام لاری ترە بۆ ئێمە یانزە بە هیچ ناچینە ساوان ئەوان بە کەیف خۆیان تۆ دەمێتەوە مەکە بدەم من خۆم بدەم یعنی لە 2009 ئەگە بگەڕینەوە بڕیاری کۆتاکان سەرۆکی پەرلەمان لە برادرانی یەکێتی بوو کاک عەدنان موفتی بوو خۆ لە ئەرشیڤمە ئەوان هەموو بە بەڵێ کۆتاییاندانایە ئێستا ئەمڕۆ لێی پەشیمانن خۆیان ینی قەرارێک دەدەن لێی پەشیمان دەبنەوە. زۆر باش بەهەر لەسەر هەڵبژاردنەکە بۆ کوردستان بمێنینەوە پێتان وایە ئەم هەڵبژاردنە بۆ کوردستان لەم ماوەیەدا چەند جارێک دواخراوە و ئێستا وادەکەی دیاری کراوە بە باشی بە بێگرفت بەڕێوە بچێ؟ وڵی تەمەن نادەکەین بە باشی بێگرفت بەڕێوە بچێ وەلەو ئێستا هەندێک بەوادر هەیە لە کۆمیسیۆن ئەگەڵ لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای پار تەمەشا بکەین زۆر لە دەنگدەرانمان لە ڕۆژی دەنگدان کارتەکانیان نەخیندراوە پەنجە مۆرەکانیان نەخیندراوە ئێستا نزیکەی 400,000 دەنگدەر لە کوردستان بایۆمەتری کردیە ئێمە و پرۆسی بایۆمەتری لە 2014ەوە بەردەوامە تاوەکو ئێستا بایۆمەتری کردی ئێستا هاتێتەوە دەرێوەڵا پەنجە مۆرتان ناخیندرێتەوە بەرەکەواتە کایکەوە حتا زۆر ئەوێ چاودێری ڕاوشێ دیکەن بۆ نموناو بڕیارێن لە پێش دادگا فیدرالی ئەو دەستێن پشتوان بڕیاران بە گومان هەیە کو بڕیارین یاسایی و دەستوری بن حتا کۆمسیۆنە هەڵبژاردنên عێراقی ئەو سەرپەرشتیەوان هەڵبژاردنات کرد هین باوەرن وێ سەرپەرشتیەکی بێلایە نەبیت یا پاقش بیت؟ واللهی من گەلێم بپرسن من لە خۆمە ترسێم بەڕاستی دەترسێم لەبەرەوەی دەنگدەرەکانمان بچ ڕۆژی دەنگدان پەنجە مۆریان نەخیندرێتەوە لەبەرەوەی ئەم بابەتە ڕوویدا لە 2023 بە تایبەتی لە کەرکووک و ئێستاش بە پێی زانیاری من نزیکەی 400,000 دەنگدەر لە کوردستان 100 شتێکە لە هەولێر 135,000 لە سلێمانی نزیکە 6,000 لە دووکە ئەمانە پەنجە مۆریان دەرچووە بایۆمەتریش کە ناخیندرێتەوە ئەمە لەوە گرفتێکی گەورە دروست دەکات ئەگەر کۆمیسیۆن بێت و ئەو بابەتە حەل نەکا گرفتێکی گەورە دروست دەکات هیچ پەیوەندیاوات گەلنی نەخۆ کۆمیسیۆنێ ئۆفیسیۆن خۆیان تایبەت لە هەموو پارێزگەن هەرێمە کوردستان یانە کو vê کێشەی چارەسەرکە ناوتوت بێژ وڵی کۆمیسیۆنی پارێزگاکان ئەو دەسەڵاتیان نییە دەبێت لە بەغداوە ئەمە گرفتە چارەسەر بکرێت ئەوەی لی دەترسی ئەوەیە کە دەنگدەر بچێ و نەتوانێت دەنجی خۆی بدە ئەنی گومانێکی جدی وەلبەیەکی هەیە گەر بەم حالەتە بڕوە گومانمان بۆ پەیدا کەواتە داوای پسەبەتی سەبارەتی پارتی بیت پارتی جدا حزبین دنواسە یا بەرنیاسە کو قاعدەی جەماوریە پارتی قاعدەیەکی تەثبیت هەیە سابت هەیە کونکریتیە گەل و بێجارێکی دی هەروەکی خەمینیتان هەندێک هەژیایە واللهی ئێمە متمانەی تەوامامە دەنگدەری خۆمانەیە ئێمە مێژوویکی درێژە لە 92 تا ئێستا هەڵبژاردنەکانمان کردیە لەوانەیە لە هەندێک کات نەمانتوانێ بی هەموو پێداویستەکانی هاو نیشتمانیانی خۆمان بەجێ بکەین بەڵام لە هەندێک کاتیش ئەگەر ئیمکانێت هەبوو بێەوە هەبوو بێ لەوانەیە لە باشترین ژیاندا ببن بۆیە باوەڕ دەکەم دەنگدەری پارتی و دەنگدەری کورد تەمەشای مێژووی حزبەکان باش کاکاوە پرسیارێکی دیگەیەکێک لە گرفتەکانی هەڵبژاردنەوەی کە خەڵکێکی کەمە چێ بۆ دەنگدان پێتان وایە بۆ ئەم هەڵبژاردنە بە هەمان شێوە بۆکو پێشووتری یا خۆت بەشداریکردنی خەڵک بۆ دەنگدان بۆ ئەم جارە جیاوازترە بێ خۆی ئەسباب زۆرە ئەوانەی کە ناسنە دەنگدان هەندێکیان هەتا ئێستا من خۆم ئێستاکە لە ناو بازارم و لە ناو خەڵکدا دەنیشم دەرێ کاکەوجە چیە هەمووی تەزویرەوە هەمووی ئەولاوە لە ئەو پڕ دەکە بابەجیان وەڵا تەزویر نەمایە ئەگە تەزویر مابە ئەو جارە چەند حزبی کوردی لە کەرکووک دەنجیان نێنە معارەزەش بوون کورسیان نێنە ئەرێ 20 کەس برێ وەڵا تەزویر هەبوو لە ئینتخابات کەس نەیگۆ بۆیە مەسلەی تەزویر زۆر کەم بووە ئەگە متمانە نەبی بە دەنگدان متمانە نەبی بە هەژمارکردنی دەنگەکان بەڕێک و پێچی خەڵک ناچێتە دەنگدان بەڵام ئەوە زۆر جار حیزبەکان
هەندێک حزب و لایەن و ئەوە هەیە وا لەو خەڵکە دەکەن کە نەچەندە هێشتا دەمکێمی وای تایا هەڵبژاردنان بڵند ببین دەمی دێپتر سەروان پرساوین برێز کاوەگەردی کارگەری پشکال بژاردنێن مەکتەبا سیاسیا پارتیە دەموکراتە کوردستان زۆر سپاس زۆر سپاس ڕێز و سلااومێ بۆ بینێرانی زۆر سپاس و بەخێر. زۆر سپاس.